سربەخۆیی و بانگەشەی سربەخۆیی بابەتێک نییە بۆ مزایەدە، بابەتێک نییە بۆ خۆ هەڵکێشان، هەروەها قسە و باسی سربەخۆیی گوتارێک نییە بۆ پێکدادان و تووڕەکردنی دراوسێ و دۆستە دێرینەکانمان. ئێمە لە کاتێکدا جەخت لەسەر مافی سربەخۆیی دەکەینەوە دەزانین ڕێگای گەیشتن بەم ئامانجە درێژە، نەمەرجە لەم کۆنفرانسە و نەبەم زوانە بە دەم و دەستە بڕیاری لێ بدەین، چونکە هێشتا لەسەر ئاستی ناوخۆ و دەرەوەش ساز و ئامادە نین، کات و کاریترمان پێویستە. بەڵام ئەوەی لای من پەسەندترە ئەوەیە کە ناکرێ بانگەشەی سربەخۆیی بدەین لە کاتێکدا کە هێشتا لە ئاستێکی بەرزی سیاسی ئێمەدا بۆنی بۆگەنی دوو ئیدارەی ماوە. هێشتا ئێمە توانای تێکەڵکردن و یەکگرتنەوەی دوو بازگەمان نییە لە نێوان هەولێر و سلەیمانیدا.